لە وەتای ساڵی 2023ەوە نەکێشەکانی پێشمەرگە و نەکێشەی ناوچەدا بڕێنراوەکان و نەنەوت و داهاتەکانی و نەکێشەکانی تریش هێندەی ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان کە لێنی گەورەی نەخسووەتە نێوان بەغدا و هەولێر بە شێوەیەک سەرکردە سیاسیەکانی عێراق ئەگەری شەڕی ناوخۆ بە دوور نازانن. I think the حشد الشعبي goes to Kirkuk, there will be a conflict. پێم وایە ئەگەر حەشدی شعبی بچێتە ناو کەرکووکە و قەیرانێکی خوێناوی دروست دەبێت پێویستە دانوستاندن بکرێت مەگەر بڵێم حەشد دەیەوێت شەر لەگەڵ پێشمەرگە کووردا دروست بکات ئەمەیان شتێکی ترە و نازام چێی لە پشتە بەڵام ئەوەی دەیزانم ئەوەیە ئەگەر حەشد بچێتە کەرکووکەوە و پێشمەرگەش لەوێ بێت ئەوە قەیرانێکی خوێناوی ڕوو دەدات. وەزارەتی پێشمەرگە لە هەرێمی کوردستانی عێراق ئەم ئاگاهیانە بەهێند وەرناگرێت و دەڵێت هیچ ئامادەکاریەک بۆ هەڵایسانی شەڕێکی ناوخۆ لە ئارادا نییە. لای هەرێمی کوردستانیش و لە لای حکوومەتی فیدراڵی عێراق هیچ جۆرە بیرکردنەوەیەک نییە بۆ بەکارهێنانی ئامرازی سەربازی بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشەی هەیە لە نێوانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵ. لەم ڕەوشەدا هیچ شتێک چارەسەر نییە بۆ ئەم دۆخە قەیراناویە بێ لە دیالۆگ وەک زۆرێک لە سیاسەکانی بەغدا و هەولێریش جەختی لێ دەکەنەوە شیکەرەوە لەو بڕوایەدان دانوستاندن دیفاکتۆر ڕاستەقینەکەیە. ناچارە بن دەست بە وتوێژ بکەن و ڕنگ بە وتوێژەکان ماوەیەک بکێشن و درێژە بکێشن و هەردوو لە زۆر بە توندی وەکو دەڵێ وەڵامی یەک بدەنەوە بەڵام لە کۆتاییدا هیچ چارەیەکیان نییە بە تایبەتی بەغدا چارەیەکی تری لە پێشدا نییە لەوەی کە بە هەندێک لە داخوازیەکانی کورد لەم کاتەدا ڕازی زۆرێک لە چاودێر بوونی هێزەکانی حەشدی شعبی شیعەکان بە تایبەتیش لە ناوچەدا بڕێنراوەکاندا بە مەترسی دەزانن بۆ سەر ئایندەی ئەو ناوچانە بەڵام دەشڵێن ناگاتە ئەگەری شەڕی گەورە. من پێم وانییە شەڕ ڕووبدا شەڕ بەواتای شەڕ بەڵام هەندێک پێکدادان لە خورماتوو لە جەلەولا لەکوێ لە نزیک کەرکووکە تازە خورماتوو ممکنە لە بەشیر لەکوێ لەبەرەوەی پێم وایە هاوپەیمانانی نێودەوڵەتی ڕێگەی شەڕ نادان ڕێگە دەدەن هەندێک فشار بخرێتە سەر کوردستان وەکو دەڵێ دەرسێک بە سەرکردەکانی کورد بدەن کە گوێیان لە هاوپەیمانی بەتایبەتی لە ئەمریکا نەگرت بەڵام ئەوەی کە بگا بە ئاسی شەڕ و پێکدادانی گەورە من چاوەڕوانیەوە ناکەم. نیگەرانیەکان سەبارەت بە مەترسیەکانی هەڵایسانی شەڕ لە پێشاتەکانی ناو عێراقدا نییە بەڵکو باسیش لە هەوڵی وڵاتانی دراوسێش دەکرێت هەرچەندە هەرێمی کوردستان ئەو ئەگەرە بە دوور دەزانێت. ئێمە لەو بڕوایەدانین بە هیچ شێوازێک نە جمهوری ئیسلامی ئێران نە تورکیا بە شێوازی سەربازی دێن بڵێن دەستکاری یان تەداخل بکەن لە کاروباری هەرێمی کوردستان بەڵکو فشارەکان هەن لە چوارچێوەی فشاری سیاسی یان ئەگەر هەندێک بڕیاری ئابووری بگرنەبەر لە ئایندەدا. دیپلۆمات لەو بڕوایەدان پێویست بەلایەنی سێم دەکا بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی نێوان بەغدا و هەولێر. پێم وایە ئەوە هەڵە دەبێت ئەگەر ئەمریکا دەستبەرداری کوردستان و عێراق ببێت ئەرکمان زۆر و بەرژەوەندیشمان زۆرن لەوێ هەر بۆیە پێویستە ببینە کەناڵێکی پەیوەندی لە نێوان هەولێر و بەغدا بۆ هاندانی دانوستاندن. بەڵام زۆرێک لە سیاسیەکان و ڕێبەرانی عێراق ئەم کێشانە بە کێشەی ناوخۆیی دەزانن و لایەنی سێهەمیان بەلاوە پەسەند نییە. پێویستە واز لە عێراقیەکان بهێنرێت و توێژ لەسەر کێشەکانی خۆیان بکەن بەبێ دەستێوەردان بە تایبەتیش لە وڵاتانی ناوچەکەوە جا بە ئەرێنی بێت یا نەرێنی. بڕوام وایە چارەسەر هەن لەسەر بنچینەی دروست و بڕوابوون بە یەکپارچەیی عێراق و فیدرالیزم و هەروەهاش عێراقەکی دموکراتی. هێشتاش بەغدا و هەولێر سوورن لەسەر هەڵوێستی خۆیان. بەغدا دانپێدانانی بە یەکپارچەیی خاکی عێراقدا دەوێت و هەولێریش جەخت دەکاتەوە لەوەی ڕیفراندۆم و ئەنجامەکانیشی هەڵناوەشێنرێنەوە.